بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست، من دانیار نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبم. ئازانم ئەو بابەتەی کە ئەمڕۆ هەڵمان بژاردووە ئێوەی ئازیز و خۆشەویست دەتوانن ڕاوسەرنجی خۆتانی لەسەر بڵێن بابەتی زۆربوونی تاوانەکانە لە هەرێمی کوردستاندا. دەزانین تاوانە کۆمەڵایەتیەکان لە هەموو کۆمەڵگایەکدا بوونی هەیە، بەڵام بۆ کۆمەلگایەک دەگۆڕێت و ڕێژەکەی گۆڕانکاری بەسەردا دێت. تاوانە کۆمەڵایەتیەکان ئەو تاوانانی کە مرۆڤ ئەنجامی دەدات چ بەرامبەر کەسانی دیکە بە یاخود بەرامبەر خۆی ئەنجامی دەدات، ئەمە دەبێتە مایی ناسەقامگیری لە نێو کۆمەلگادا، دەبێتە هۆی ئەوەی کە لایەنی دەرونی تاکانی کۆمەلگا بکوێتە شپرزەی و شڵەژاویەوە بەهۆی ئەوەی کە تاوانەکان ڕووی لە زیادبوون کردو. لە هەرێمی کوردستاندا ماوەی چەند ساڵێکە خەریکە تاوانەکان دەبنە دیاردە و ڕۆژانە لە هەواڵەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕووداوی کوشتن، ڕووداوی خۆکوشتن دەبیستین بەداخەوە، کە ئەمەش زۆرێک لە شارەزانی کۆمەڵاسی بۆ چەندین هۆکاری دەگەڕێنەوە. یەکێک لەو هۆکارانە هۆکارە سیاسیەکانە کە پێیان وایە هۆکاری سیاسی لە هەر کۆمەلگایەکدا لە هەر وڵاتێکدا تاوان تێدا زۆر بوو هۆکارێکەوە لایەنە دەسەڵاتدارەکان دەتوانن هۆکارێک بن بۆی کە تاوانەکان ڕوو لە زیادبوون و دەتوانن چارەسەرێکیش بۆ ئەمە دروست بکەن. زۆر جار لایەنەکانی دەسەڵات بۆ مەرامی سیاسی خۆیان پشێوی دروستەکەن لە نێو وڵاتە یاخود کار ئاسانی دروستەکەن بۆی کە تاوانەکان زیاتر ببن و کێشە کۆمەڵایەتیەکان ڕوو لە زیادبوون بێت، بۆی کە هۆشیارێکی وا بڵاو نەبێت لە نێو کۆمەلگایەکە کە کاریگەری هەبێت لەسەر پێگەی سیاسی ئەوان. بۆیە لە هەرێمی کوردستاندا ئەمە ماوەی چەند ساڵێکە بەدی دەکرێت، بەداخەوە تاوەکو ئێستا ڕێگە چارەیەک میکانیزمێک دانراوە لەلایەن دەسەڵاتەوە، هەرچەندە ناوە کۆمەڵێک ڕێکار دەگیرێتە بەربەوەی کە تاوانەکان ڕوو لە کەمبوونەوە بکەن، بەڵام بەداخەوە هەمیشە بەردەوام دەبیستین یاخود دەیبینین لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. لە ماوەی ڕابردوودا زۆر تاوانێکی زۆر لە هەرێمی کوردستاندا ئەنجامدرا لە نێوان کێشە کۆمەڵایەتیەکان و کێشانەی کە هەبوون لە هەرێمی کوردستاندا. وەروەها بەشێکی دیکە لەو شارەزایانی کۆمەڵاسی هۆکاری ئابووری بە یەکێک لە هۆکارەکانی زۆربوونی تاواندا دەنێن لە هەرێمی کوردستاندا، کامەش بۆ خۆی یەکێک لەو هۆکارانە کاتێکە قەیرانێکی ئابووری یاخود نەبوونی پارە یاخود نەبوونی داهاتی تاک دەبێتە مایەوەی کە پشێوی دروست بێت و تاک پەنابەرێتە بەرەوەی کە پارەیەکی دەستکەوێت لە کاتێکدا کە جوڵەی ژیانی ڕۆژانە بە بەشێکی زۆری بەهۆی پارەوەیەوە ئەو تاکە دەوێت لەو ڕێگەیەوە پارەی دەست بکەوێت. یاخود زۆر جار هۆکاری جیابوونەوەی شپرزەبوون یاخود تێکچوونی خێزان دەبێتەوەی کە پشێوی دروست بێت لە نێو کۆمەلگادا کە بەشێکی زۆری بۆ قەیرانەکان دەگەڕێتەوە. زۆرێک هۆکار هەن کە لە هەرێمی کوردستاندا دەبوونە تەمایەوەی کە تاوانەکان ڕوو لە زیادبوون بکەن. یەکێکی دیکەش لە هۆکارانە هۆکارە کۆمەڵایەتیەکانە دابوونەریت و ئەو کولتوری لە نێو کۆمەلگادا هەیە، زۆر جار دەبێت تەمایەوەی کە تاوانەکان ڕوو لە زیادبوون بکەن بۆی کە ناگەڕێنەوە بۆ کێشانی کە هەن بە یاسایی چارەسەر بکرێت، کە زۆر جار کۆمەلگاش لە هەرێمی کوردستاندا متمانەی بە یاسا نییە، بۆیە کێشەکان بە کۆمەڵایەتی یاخود بە تۆڵەسەندنەوە بە کوشتن چارەسەر دەکات، کەمە هۆکارێکی دیکەیە بۆ زیادبوونی تاوانەکان و زیادبوونی کوشتن لە هەرێمی کوردستاندا. دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازوو خۆشەویست. یەکەمین پەیوەندی وەردەگرم لە چوار قورنە کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا سڵاوی خوا لێبێ. کاک سەعەدوڵڵا ببوورە. وڵاتێکەکە بوونە شەکلیان کردووە. کاک دانیار باشی؟ سەلام عەلەیکوم کاک سەعەدوڵڵا گیان باشی؟ برادە ڕێزی بە قوربان، سپاس بۆ کەناڵە جوانەکەی پێیان، سپاسی سپاسەکەم لەسەر پەیوەندیەکان، سپاس بۆ بەرنامەکەتان. بەڕاستی کەناڵی پێیان کەناڵێکی زۆر جوان و بەرز و بەڕێزە، یارەب هێرکەشاوە بێت. زۆر سپاسەکەین کاک سەعەدوڵڵا گیان عەزیزی ئێمە. هۆکارەکان چین لە هەرێمی کوردستان ڕێژەی تاوان و بەردەوام. ئەگەر هاوکارانم کەمێک دەنگی ناوە زیاد کەن بەباشی گوێم لە دەنگی تۆ نییە؟ بەڵێ کاک دانیار چۆنە زە باشە؟ بەڵێ سپاس. بەڵێ دەستان خۆشبەستە کەوتوبم پێمابی دایان زاریکە ئەو بەرنامانە لە دوانگەی خەڵکو لە کەناڵی NRT لە زۆر کەناڵان دووبارە بۆتەوە. پێمابی تاوانی سەرەکی و هۆکاری سەرەکی حکوومەتی هەرێما کە حکوومەتی ماوە بەسەرچوو خۆی چاچی ناکات، چکە حکوومەت هەتا ئەو فەرزە هەبێ، هەتا ئەو فەرزە دروست بێ، حکوومەت سوودی لێ دەبینێ. لەنا بۆ دەسەڵاتی بەسەر زۆر شتدا هەیە، ئەو شتانەی کە خەڵک پێی ناخۆشە، ئەو شتانەی کە خەڵک دەسەڵاتی نیانانی بێ دەسەڵاتە لە ڕاستە حکوومەتەی حکوومەت چارەسەری دەکات لێ داگەڕێ خەڵکەکە معنی
با ئەوەی خۆی بە ئارەزوو خۆی بژیتن نانی شتێک پەیداکە ئەو حکومەتە هۆکاری سەرەکی حکومەتی هەرێمی کوردستانە حکومەتی بڵێ ماوە بەسەرچوو چارەسەری ناکە ئەو حکومەتە ڕۆژ بێدا ڕۆژ بەرەو گەندەڵی بەرە پاشیلی بەرە زۆر شت دەڕواتن نامێ حکومەتی هەرێم یەکەم یان حکومەتی هەرێم تاوانی سەرەکیە زۆر جارە باسەکە مۆڵەتی کەسێک مۆڵەتی چەکی نەبێ ناتوانێت پێنابێ هەر خۆی ئەو فەوزایە دروست کردووە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ تاوانی کوشتن و بڕینێ ئەوانە زۆر دەبن ئەوانە چێنە بەتایبەتی زۆر لەلایەن بەرپرسەکان داڵدراون ئەوانە کەسی بەرپرسیان لە پشتا ئەوانە بەڕاستی نانی کە ئەو شتانەی دەکەن ڕێیان بۆ خۆش کراوە نانی دەستیان لە پشتا نانی پێمانی کەسێک کە لە خوا بترسێ و کەسێک کە بێدەسەڵاتێ و کەسێک پرسی خوای لە دڵدا بێ ئەو کوشتن و بڕینەی ناکاتن بەڕاستی نانی زۆر داوامان نانی بەتابەتی داوان لە خوای گەورەیە کە خوای گەورە چارەسەری بکە و حکومەتە جێ لە داوای خەڵک ڕناگرێت جێ لە ملت ڕناگرێت نانی کە حکومەتێکی کەر و لار و فاشیلمان نانی حکومەتەکە بەڕاستی بە بنەماڵە بە حیزب و خێڵەتچیە هەر حکومەتە خۆی فەوزا دروست کردووە و ئەو چەکەی قەدەغە ناسانانی چەک ئەگەر حەزی لێ بەمانجێک قەدەغە دەکرێت ئەو چەکە بەڕاستی کوشت و بڕی زۆر بە لارمی کوردستان زۆر سپاس بۆ کاک سەعەدوڵڵا لە چوارقورنەوە لەگەڵمانە بوو پەیوەندێکی دیکە وەردەگرین کاک محمود لە دهۆ کاک محمود سڵای خوا لێبێ وعليكم السلام كاك محمود جان تو باشيت ما مستا هوكاري أنت وأنا كان بلى يكن ينظرون لآيني إسلامتي بلى دوانيان قانونكي ظالمية يميان قرارنية كشككي بمعنى بتكرار سواء أجر أو شككي برسمي ين برسمي نبي هروها ما مستكم رولا إعلامية كان يا رولا فيا وماقلة عشائرة كان هيج دور نية كتفقيه هروها رولية ما مستقرين كان لمن بركان على هالجبين شكل زور كوان تيجي كسكان ما مستكم راسته أما هو كارن هروها ما مستكم يعني قرار حكومة هيج قرار جرأة نداوة قرارات جرأة نداوة يعني نازن بوشي القرار جرأة نداوة لا زماني بعد زمان مستكم بلى جنديتين نتوانا شكتي لمعسكر بنت لنا وباجرتي دقيقتي ما مستكم بەڵێ کاک محمود پێ دوایە بۆچی دەسەڵات لایەنەکانی دەسەڵات یعنی کەم تەرخە من کاتێک کە تاوانێک ڕوو دەدات اینجا بیریانەکەوێتەوە کە ینی تر ئەمە کاریگەری هەبوو لە کۆمەلگادا هەڵدەستن بە کۆمەڵی ڕێکار بەڵام لە کاتەکانی دیکەدا ئەو ڕێکاران ناگرنە بەر بۆ دەسەڵات خۆی بە بەرپرسیان نازان لە ئاز زۆربوونی تاوانەکان لە هەرێمی کوردستاندا بەڵێ دەسەڵات کەم تەرخەمە زۆر کەم تەرخەمە ما مستكم بەڵێ ناتوانێت هیچ قراراتە بداتەوە ما مستكم وبە مەسلحەتی ئەم دەسەڵاتەکەیەوە ما مستكم سپاس دەکەم ما مستكم زۆر سپاس بۆ کاک محمود لە دهۆکەوە لەگەڵمان هەبوو بەڵێ ئازان و خۆشەویستان بەشێکی زۆر لە کۆمەڵگا تاکەکانی کۆمەلگا و کۆمەڵناسان وای دەبینن زۆربوونی ڕێژەی تاوانەکان بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کە دەستڕۆشتوون یاخود ئەندامانی خێزان یاخود کەسێک کە بەرپرسێکی لە پشتەوەیە تاوانێک ئەنجام دەدات و دواتر دەبینێت کە پاڵپشتێکی هەیەەوە لە بە ئاسانی دەتوانێت دەربازی بێ لە یاسا و لە دادگا بۆیە دووبارە دێتەوە نێو کۆمەلگا و تاوانی دیکە ئەنجام دەدات تاوەکو ئێستا حکوومەت و لاین پەیدارەکان ڕێکارێکی وایە نەگرتوۆتە بەروە نەیانتوانیوە وا بکەن کە یاسا سەروەر بێت و یاسا بۆ هەموو لایەک بێت تاوەکو تاوانەکان ڕوو لە کەمبوونەوە بکەن دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دڵشاد وەردەگرم لە هەولێر کاک دڵشاد یان سڵای خوا لێبێ کاک دڵشاد سڵای خوا لێبێ وعليك السلام سەرچاومان سلامت بكوي باشي براي من سەرهەد و چاوم کاک دڵشادیان كاكا او حكومة من داوم لنا بەڵێ سلامت بي
ئەمن ناوی ئەو حکومەتەم لێ نایە حکومەتی سەریەشەی ملت کاک دڵشاد بەێ ئەو حکومەتە یعنی شتێکی وای نەکردیە عالم بری خۆت بێ هەربی هەر غەمە نەکبی هەر غەمە پێت وایە کە بەدەر لە دەسەڵاتکەی تر یاخود چ هۆکارێکی دیکە هەیە کە تاوانەکان ڕووی لە زیادبوون کردووە کە بەداخەوە ڕۆژ ئەو تاوانە ڕوویدا لە شاری کۆیە باوکێک سێ لە ئەندامی خێزانەکەی خۆی دەکوژێت وە دواتر چوار کەسی هەر ئەوڕە ئێستا جێمان لێبوو لە ئیزاعی سێ کەسیان کوشتیان بەڵێ سێ کەسیان کوشتیە و یەکێکی جیرانی کوشتێ لە کۆیە و بەو بەداخەوە بەدەما بۆ ئەوە یعنی نازانم تێ نادەم ئەو حکومەتە ئاسایشێکی گەورە و گرانپارەی لێ دەکا شتێک زۆر و ئەوەی زۆر ئەو کوشتاریە ئەخلۆ ئەو عالەمە بەری ئەزەمری ئەوە دەمری یعنی ناتانە حدودەکی دانێن ئەوە چەندەها ساڵەوە ڕووی دەدات یەکەم دووەم زانیە سێیەم زانیە یعنی نازانم چ بێ نازانم یعنی ئەو نادێن سەرێشە بۆ ئەوەی بۆ ملەتە حکومەتی سەرێشەی ملەت برای منەوزە ئەوزە ئەمگۆز دەبێ هەر هەندێک ئیزاعەکان هەندێک یعنی ئەوە دنیان لێ دن بکەن خۆتان لەوەی دارێکی گشتیوە نەتانم بکەن یعنی ئەنگۆش هەندێک مقەسرە کاتە ئەنگۆش ئەو بەرنامەیە جوانە ئەو بەرنامەیەکی زۆر جوانە زۆر ڕێکەم بەڵام ئەنگۆشتە لە ئەوەی دادەنیشێن لە پەرلەمانی لە تێیان کاکە دیفاعکەن برام کاکە مچەی بدەن کاکە ملت ڕاستی نییە کاکە ملت برسیە کاکە ملت مفەدا زۆر سپاس دەکەین سپاس بۆ دڵشاد لە هەولێرەوە لەگەڵمان نبوو ڕازان و خۆشەویستان یەکێکی دیکە لە هۆکارەکان لە هەرێمی کوردستاندا هۆکاری ڕاگەیاندنە بەشێکی زۆر لە ڕاگەیاندنەکان و میدیاکان لە هەرێمی کوردستاندا ئاراستەیەکی دیاریکراویان نییە ئاراستەیەکی وایان دیار نییە کە لە بەرژەوەندی کۆمەلگادا بێت وە سوود بە کۆمەلگا بگەن و بتوانن ئاراستەیەکی جوان و کۆمەڵێک پەیامی جوان پێشکەش بە کۆمەلگا بکەن پێشکەش بە خێزانەکان بکەن و هەروەها لە کاتی ئەنجامدانی تاوانێکی یاخود دروستبوونی تاوان لە کوردستاندا یاخود حاڵەتی خۆکوشتن بەشێکی زۆر لە میدیاکان زیاتر گرنگی لە ڕادەبەدێری پێدەدەن و بابەتەکە زیاتر گەورەتر دەکەن کە ئەمەش دەبێتە بۆی کە لە لای تاکانی کۆمەلگا ئاسان بێت و بە ئاسانی تاوانەکان وەربگرن و ئەو کەسەشی تاوان ئەنجام دەدات کە دەیبینێت بەم شێوازە بووە و بە ئاسانی تێپەڕێنێت وە تاوان ئەنجام بدات وەروەها وەک ئاماژەشم پێکرد نەبوونی سەروەری یاسا لە کۆمەلگادا بوونی یاسا بۆ کۆمەڵێکی هەژار بۆی کە پاڵپشتێکی نییە ئەمە زۆر جار بوونی هەیە لە کۆمەلگای ئێمەدا بەڵام کەسانێک کە دەستڕۆشتوو بن واروەها لە نێو بنەماڵەیەکدا لە نێو دەسەڵاتی حیزبێکدا پاڵپشتێکی هەبێت کاتێک کە تاوانێک بەتایبەت تاوانی کوشتن ئەنجام دەدات ماوەی چەند مانگێک دیار نامێنێت و دواتر دەبینین دەگەڕێتەوە بۆ کۆمەلگا و دووبارە پێدەچێت ئەم کەسە تاوان ئەنجام بداتەوە بۆی کە بیرەکاتەوە ئەو تاوانی کە پێشتر ئەنجامی داوە بە ئاسانی لی دەرباز بووە یاسا شمولی ئەوی نەکردووە دادگا شمولی ئەمەی نەکردووە کە ئەمە زۆر بەدی دەکرێت لە هەرێمی کوردستانداوە یاساناسان و کۆمەڵناسان هەمیشە و بەردەوام ئاماژەی پێ دەکەن کە دیاردەیەکە ئەمە زۆر مەترسیدارترە یەکێک لە هۆکارە زۆر مەترسیدارەکان لە هەرێمی کوردستاندا کە بۆتە مایوەی دیاردەی کوشتن و تاوانەکان ڕوو لە زیادبوون بکەن. قەیرانی ئابووری دروستبوونی دیاردەی ئابووری نەبوونی موچە نەبوونی ئەو داهاتە باشی کە بۆ تاکەکان پێویستە ئەمەش بۆ خۆی دەبێتە مایەوەی کە زۆر جار ئەو تاکی کۆمەلگا پەنابەرێتە بەر تاوان و کوشتنی تاوان ئەنجام بدات. ناهۆشیاری تاکەکانی کۆمەلگا سەبارەت بە یاساکان سەبارەت بە سزای یاساکان سزای ئەو سزایی کە بۆی داناوە کاتێک کە تاوانێک ئەنجام دەدات بۆ خۆی ئەمەش دەبێتە مایەوەی کە تاوان ڕووی لە زیادبوون بێت لە هەرێمی کوردستاندا و ئەو کەسە تاوان ئەنجام داد ئەگەر هۆشیارێکی وای هەبێت ئەو تاوانەی کە پێی هەڵدەسێت ئەو تاوانەی کە ئەنجامی دەدات بزانێت چه سزایەکی بۆ دانراوە بێگومان بیرەکاتەوە پەنا ناباتە بەر
ئەو تاوانەی کە ئەنجامی بدات. زۆر جار هۆکارێکی دیکەشەیە هۆکاری دەرونیە ئەو کەسانە بە شێوازە لە شێوازەکان دەرونیان شڵەژاوە دەرونیان تێک چووە بۆیە هەندێک کات گرنگە ئەندامانی خێزان و دەوروبەری ئاگاداری ئەم جۆرە کەسانە بن بە تایبەتی تر ئەو کەسانەی یاخود ئەو کەسێک کە پەنا دەباتە بەر خۆکوشتن بەداخەوەمەش لە ماوەی ڕابردوودا بوونی هەبووە لە هەرێمی کوردستاندا و چەندین حاڵەتی خۆکوشتن بوونی هەبووە لە هەموو ئەو هۆکارانەی کە هەن دەسەڵاتی سیاسی بەرپرسە لەوەی کە تاوان کەم بێتەوە تاوان ئەنجام نەدرێت لە کۆمەلگادا چەندە هەر ئەنجام دەدرێت بەڵام دەکرێت ڕوو لە کەمبوونەوە بکات لە دوای ڕاپەڕینەوە دەسەڵاتی کوردی نەیتوانیوە میکانیزمی شێوازێک دابنێت کە تاوانەکان ڕوو لە کەمبوونەوە بکەن و یاسایەکی و جێگیر دابنێت کە ئەو یاسای بێتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی تاوانەکان بەشێکی زۆر لە مامۆستایانی ئاینی و کەسانی ئاینی پیان وایە کە جێبەجێ نەکردنی حکمی خۆی باڵادەست زۆر جار دەبێتەوە هۆکارێک بۆ زۆربوونی تاوانەکان کاتێک کە تاوانی کوشتنێک ئەنجام دەدرێت ئەم کەسە ئەگەر بە سزای خۆی بگەێنرێت ئەو کەسە دەکوژێتەوە ناخرێتە زیندانەوە بۆ هەتاتایی و لەبەرەوە ئەگەر چەند حاڵەتێکی بەم شێوازە هەبێت کاتێک کەسێک دەکوژێت و بکوژێتەوە بێگومان سڵ لە دیاردەی کوشتن دەکرێتەوە لە کۆمەلگادا و گومانیشی تێدا نییە کە حکمەتی تێدایە کە خوای باڵادەست ئەو یاسا جوانە ئەو پەیامە جوانی دانا لە قورآنی پیرۆزدا بۆی کە هەموو لایەکمان لە ژیانێکی بەختەوەردابین. دەچمە لای بەشێک لەو کۆمنتانی ئێوەی ئازیز بۆ ئەم بابەتەتان نووسیوە هاوڕێ جەمال نووسیویەتی دەسەڵاتی سیاسی بەرپرسی یەکەمە لەم کۆمەلگای کوردیدا بۆ زۆربوونی تاوانەکان. هەروەها هێرش محەممەدی نووسیویەتی ئەو کەسێک کە ترسی خۆی لە دڵدا نەبێت هەمیشە بەردەوام تاوان ئەنجام دەدات چ تاوانی کوشتن بێت یاخود تاوانی دیکە بێت. و هەروەها ئیدریس محەممەدیش نووسیویەتی لە کۆمەلگای ئێمەدا کۆمەلگایەکی داخرا و کۆمەلگایەکە کە کولتور ڕێگە نادات بە کۆمەڵێک هۆکار بۆیە حاڵەتەکان ڕووی لە زیادبوون کردووە. بەڵێ کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە لەوانەیە جیاواز بێت لە زۆری لە کۆمەلگاکان بە تایبەتی بابەتی کولتوری بابەتی عەشایری نێو کۆمەلگاکان کە زۆر جار پەنا نابرێتە بەرەوەی کە بە یاسا چارەسەری کێشەکان بکرێت زۆر جار بە سوڵحی عەشایری ئەو کێشانەی کە هەن یاخود دیاردەی کوشتن ئەگەر ئەنجام درێت ئەمە بۆ خۆی ئەنجام دەدرێت و ئەو کەسێک کە تاوانەکەی ئەنجام داوە لێی خۆش دەبن کە زۆر جار ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ دووبارە ئەنجامدانەوەی تاوان وەک شارەزانی کۆمەڵناسی ئاماژەی پێ دەکەن بۆیە گرنگە هەندێک بابەت هەن هەندێک تاوان هەن کە لە ڕێگەی سڵحی عەشایریشەوە چارەسەر نەکرێت بۆی کە ئەو کەسە بە سزای خۆی بگەێنرێت و دووبارە نەوەکو ئەم کەسە بێتۆ نێو کۆمەلگاوە تاوانی دیکە ئەنجام بداتەوە. وەروها زۆر لە یاساناسان بازدەوە دەکەن هەندێک کات لێبوردنی گشتی کاریگەری هەیە لەوەی کە تاوان زیاتر بێت لە کۆمەلگادا کەسێک کە تاوانی کوشتنی ئەنجام داوە بە تایبەتی تر یاخود چەند تاوانێکی ئەنجام داوە لێبوردنێکی گشتی شمولی دەکات و دووبارە دەگەڕێتەوە نێو کۆمەلگا کە نمونەی زیندوی لەم شێوازەش هەن لە ڕابردوودا کە دووبارە تاوانی ئەنجام داوەتەوە دووبارە خراوەتەوە نێو زیندان. بۆیە گرنگە کە هەڵبژاردنێ بکرێت بۆ کەسانێک کە پێویستیانە لێبوردنی گشتی شمولیان کە دەرچەندە ئەمە بوونی هەیەوە کەسانێک هەندێک کات دەتوانن لێبوردنی گشتی بیانگرێتەوە. وەروها نەبوونی سەروەری یاسا لە کۆمەلگای ئێمەدا یەکێکی دیکەیە لە زۆربوونی تاوانە کۆمەڵایەتیەکان کەسانی حیزبی کەسانی دەسەڵاتدار زۆر جار کە ئەو کەسێک کە تاوان ئەنجام دەدات ئەو کەسێکی دەسەڵاتداری لە پشتە بۆیە پەنا دەباتە بەر کوشتن لەبەرەوەی کە دەزانێت دواتر یان دەستگیر ناکرێت یان ئەگەر دەستگیریش بکرێت بە ئاسانی دەتوانێت ڕزگاری بێت. بەڵازان محەممەد لوقمان نووسیویەتی تاوانی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێمەدا بەردەوام ڕووی لە زیادبوون و تاوەکو ئێستاش کەس نەیتوانیوە ڕێگریان لێ بکات. وەروها چۆمان محەممەد نووسیویەتی مەرامە سیاسیەکانی دەسەڵاتدارەکان نیان پەرژێتە سەر ئەوەی ڕێگە چارەیەک دابنێن بۆەوەی کە تاوانەکان ڕوو لە کەمبوونەوە بکەن.
بەڵازان خۆشەویستان دەچمەوە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز کێمان لەگەڵە کاک شەماڵ لە چەمچەماڵ. کاک شەماڵ یان سڵای خوا لێبێ. کاک شەماڵ. السلام عليكم. وعليكم السلام. سەرەت و چاومان. کاک دەرێت خۆشی بەرنامەکە دەکەین. زۆر سپاس دەکەم کاک شەماڵ گیان. خۆی گەورە پاداشی بەخێرتان داتەوە. زۆر سپاس بۆ تۆی عزیزیش. وڵاتن خۆکاری ڕێژەی زۆربوونی تاوانەکان لە هەرێمی کوردستان بڕواگەێنەوە هەر کەسێکی کە جینایەتکار کە تاوان ئەکا بینی کەسێک برنگ خاوەن لە سەربازی کە پلەیەکی هینی هەیە داڵتەی داوەکە وەکو خەڵکە لە یاسا سەرۆرنیە لە هەرێمی کوردستانە قەت ئەمە گەورەترین کێشەیە نە تەنها بۆ تاوانی کوشتن و تاوانی برن بەڵکو ئەم سەرکردانە کە داڵتەی قاسیر و کە داڵتەی جینایەتکاریان داوە خۆیان بۆ خۆیان بوونەتە هۆکاری ئەوەی کە تاوان زیاد بکە باو کەسانشی کە تاوان زیاد ئەکەن و ڕێژەی بوون لە کوشتار و ڕێژەی سەقی بوون لە خەڵکانە ئەمانە ڕێژەیەکی ئەگەرێتە بۆی کە خەڵکی دوورن لە دینەوە وەکو پێویست لە ئیسلام پێ نەدەویستنە بۆ من کەسێک ئەگەر کەسێک بکوشێت قەنەعەتی وابێ ئەم لە قیامەتە خۆی گەورە عقوبەیەداتی لە قیامەتە خۆی گەورە لێ برسینە و لێکە نایکە بۆ ئەوەی گەڕێنمەوە هەر کەسێکەوە ئەم نیشانە بکە حتما دادەجراوە بەڕی کەسێکەوە لە پشتی ئەو کەساییکە نەبووە بدەێنێ خۆی کەسێکی ئاسایی کەسێکی بۆ منە طبیعی ناتوانێت نیشانە بکە ئیلا بەگەر کەسێکی لە پشتێ پێت وایە کە هۆکاری دیکان بۆ منە ئابووری زۆر سپاس دەکەین کاک شەماڵ لە چەمچەماڵەوە لەگەڵمان نابووی. بەڵازان خۆشەویستان کاک کەمال محەممەد نووسەتی دەسەڵاتی سیاسی هەمیشە بەردەوام لە کۆمەلگادا هۆکارە بۆ پشێوی و نائارامی بۆیە پێویستە دەسەڵات چارەسەری ئەوە بکات بۆیە گرنگە وەک ئاماژەم پێکرد دەسەڵاتی سیاسی لەوا و کەسانی کە ئەو حکوومەتە بەڕێوە دەبن هۆکارێکن بۆی کە پشێوی لە نێو کۆمەلگادا بێتە ئارا و نائارامی لە نێو کۆمەلگادا دروست بێت بۆی کە نەیانتوانی وەکو پلانێکی وادا بنێن یاخود بتوانن ئارامی بوونی هەبێت وە کۆمەلگایەکی ئارام بێتە ئارا و هەمیشە بەردەوام لە هەرێمی کوردستاندا حزبەکانی دەسەڵات ئەوەندەی بیریان لای مەرام و بەرژەوەندە سیاسیەکانیان بووە ئەوەندە بیریان لای کۆمەلگا و لای ئارامی کۆمەلگا نەبووە کە ئەمەش دلیلمانەوەیە کە هەمیشە بەردەوام تاوانەکان ڕووی لە زیادبوون کردووە ئەگەر هەفتانە نەبێت مانگانە دەیبیستین کە تاوانی جۆرا و جۆر لە شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێت و بە تایبەتی تر ئەمڕۆکە ئەو تاوانەی ئەنجام درا لە شاری کوێوە کاردانەوەیەکی زۆری هەبوو لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بۆ هۆی ئەوەی کە زۆر جار کۆمەلگا تووشی شۆک ببێت کۆمەلگا تووشی نەئارامی بێت لە ڕووی دەرونیەوە هەست بەوە بکات کە کۆمەلگا لە کۆمەلگایەکی نەئارامدا دەژیت و لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە دەبینێت تاوانبار بە سزای خۆی ناگەێنرێت هەندێک کات. دەچمە لای پەیوەندیەکان کاک خالید وەردەگرم لە کەرکووک. کاک خالید یان سڵای خوا لێبێ. السلام عليكم. وعليكم السلام سەرەت و چاوم. نسبت تەوەری بەناو گەزانەوە زۆر سپاس دەکەم کاک خالیدجان. هۆکارەکەی نەفسی و مالی دەکات. بەڵێ. دوام یەک ڕقمێکم هەیە لە ڕاوەتکەناڵە کوردیەکان. بەڵێ. یعنی ئەو انتخاباتانیدا تورکیا کرا ئەم هەموو قەناتانە خەریکی تورکیا بن بوو خەریکی مەشاکلی کۆمەڵایەتی ناو کوردستان نابن بووە ئەوەن ئیحتیمام بە انتخاباتی تورکیا ئاگەنسە من نازم تورکیا چی استادیەکی بوونە ئەوە نەوتەکەش نەما. وڵای کاک خالید ئەویش بۆ خۆی گرنگە چونکە دوجار وڵاتێکی دراوسێتەوە کاریگەری هەیە لەسەر تەنانەت هەموو عێراق و بە تایبەتی تر هەرێمی کوردستان لەبەرەوەی کە دراوسەیە لەبەرەوەی کە ئەبێ بزانی کە کێ دەبێتە سەرۆکی ئەو وڵاتەوە کامیان کاردانەوەی باشی هەیە و یاخود پەیوەندی باشی بێ لە هەرێمی کوردستانە بەڵام بۆ خۆشی ئەوەش گرنگە کە ئاماژەت پێکرد کێشەکانی خۆمانەوەندە زۆرن کە گرنگە ئەوان بە گرنگتر سیر بکەین لە ئەو بابەتانی کە لە زیاتر پێویست نییە بە وڵاتی خۆمانەوە. بەڵێ والله بەرنامەی کۆمەڵایەتی زۆر کەمالە کەماوەکان بەڵێ یان بەڕاستی زۆری کەناڵەکان بەس خەریک ئەخباری سیاسی
ئەمە وای کرد ئەو مەکتەب سیاسی کۆ بێتەوە ئەو کۆ نابێتەوە ئەو کی مشکلی خەڵکی کات مشکلی خەڵک نەفسی و مالیە مشکلی نەفسی و مالی ئەم حکومەتە چارەسەری کە ساڵە چارەسەری نەکردووە دڵنیا دەکەم ئەو کێشانە هەر بەردەوامەری نەفسی و مالی با چارەسەرکەن دوو پرۆفسۆری نەفسی بێنن بەرنامە بکەن لە کەماوەکان ئامۆژگاری خەڵککەن باشتر نییە لەوەی من ڕاستە دراوسێ بە من چی بەخوا کورد نیوەونی کورسەکانیش بۆ بێنە تووشیا حساب بۆ کورد ناکەکە بۆ خود دڵنیا بە کورد هیچ استفادە ناکە لەوەی انتخاباتە دوو ڕۆژ دەکەن وەزانی دوو اعتراض بگرن پەرلەمانتارەکان ڕاکێشی دادگاکەن وەڵا ڕاست پێت وایە کە تاوەکو ئێستا حکوومەت و لایەنەکانی دەسەڵات میکانیزمێکی وای نەگرتوۆتە بەر کە بتوانێت تاوانەکان ڕوو لە کەمبوونەوە بکەن یاخود ئەو کەسانەشی کە تاوان ئەنجام دەدەن بە سزای خۆیان بگەێنرێت ئەسڵە بەوەی کاتە کە هەر کەسی ئەچێ تاوانێکە تا سوورەزانی لە زیندانیان واستاکە یان بە سوقی عەشایری چارەسەرێکرێت ئەیدامکردن کەزای ئەیدامکردن ساسە نەمانستووە بکرێت لەبۆ کەسێک تاوانی کەسەوەکە بۆچی حکمێدن بۆچی سڵح بکرێت بۆ حاکمڕی هێداتە سڵح بکات ئەو کێزەونە کۆمەڵات تێگەدان بۆچی پێویستی تاکە بزانێتی سوقی عەشایری کاتێک دادگای بۆ ئەسەر جێبە جێناتی تاوان هەیە قابلی سڵحە قابلی چاکردنە بەس تاوان هەیە قابلی سڵح نیە بۆ سزای نادەی بۆ ئەم واستەکاری و ئەمە وەزعکار نابێ هەتا حکومەت دەبێتە حکومەتێکی مەدەنی حکومەتێک بزانێ کێشەی خەڵک چییە باشە کاتێک چەند پرۆفسۆرمان هەیە بۆ نامێرن بۆ مەدیخانەکان محاضەرات بێنەوە ئەو خەڵکانە ناو بەندیخانەکان چارەسەریان بۆ بکەن کاتێک دەرەچێتە دێرەوە تاوانی ترەکە بۆ چارەسەری نەفسیان بۆ ناکەن محاضەرەیان بدەنێ محاضەرات بزنە و کۆلێژ و مەحەدەکان ناوترێتەوە محاضەرات پێویستە حکومەت دکتۆری نەفسانی بنێرە بۆ بەندیخانەکان کێشیان چۆنە پێش و ئازادی کەدانە و کەسە چارەسەرێک لە چارەسەر ناکرێت ڕاستە لە زۆر سپاسەکەین کاک خالید لە کەرکووکەوە لە گەڵمانە بوو مسلیم عوسمان نووسیویەتی حزبە ئیسلامیەکان و دەستگا و ڕێکخراوە پەروەردەیەکانیان نەبن تاوانەکان لەم هەرێمەدا بەردەوام ڕووی لە زیادبوونە ئەمە گومانی تێدانیە کە کاک مسلیم ئەم بابەتی نووسیوە لەبەرەوەی کە بەدەل لە بابەتی سیاسی لە نێو حزبە ئیسلامیەکاندا چەندین ڕێکخراوی زۆر باشن کە کاریگەریەکی زۆر باشیان کردوتە سەر کۆمەڵگا بەوەی کە توانیویانە کاریگەریان هەبێت لەسەر گەنج لەسەر خێزان بەوەی پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام سەبارەت بە خێزان سەبارەت بە کۆمەلگا دەخەنە بەر دیدی تاکەکانی کۆمەلگا تاوەکو و کۆمەلگایەکی سەقامگیر کۆمەلگایەک دوور لە تاوان بێتە ئاراوە ئەو پەروەردە جوانی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە و وابەستە بوونمان بە ئاینی پیرۆزی ئیسلام و بنەما جوانەکان کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەن هەمیشە و بەردەوام ئەگەر لە کۆمەلگادا جێبەجێ بکرێت ئەگەر تاکەکانی کۆمەلگا جێبەجێ بکەن یاخود خێزانەکان لە نێو خۆیاندا پەروەردەیەکی جوانی دروستی ئیسلامی پێشکەش بە منداڵ و ئەندامەکانی خێزانەکانیان بکەن گومانی تێدانیە کە ڕێژەی تاوان زۆر ڕووی لە کەمبوونەوە دەبێت بۆی کە کەسێک دەزانێت کە ئەگەر تاوانێک ئەنجام بدات باجەکەی چی دەبێت و لە لای خۆی باڵا دەست کە ئەمە تاوانێکی گەورەی بۆ ئەژمار دەکرێت بۆیە هەمیشە بەردەوام ڕێکخراوەکان و حزبە ئیسلامیەکان لەم کۆمەلگای کوردیدا بە درێژایی دروستبوونیان ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەبوو لەوەی کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە کۆمەلگا بکەن ئەو کەسانەشی کە تاوانیان ئەنجام داوە بە گوێرەی لێکۆڵینەوەکان بە گوێرەی شارەزانی کۆمەڵناسی و ئەو کەسانەشی کە لە دادگاکان کار دەکەن بە دەگمەن هەیە کە کەسێک تاوانێکی کوشتن یاخود تاوانێکی زۆر گەورە ئەنجام داد کە باگراوندێکی ئاینی هەبوو بێت بۆیە هەمیشە بەردەوام ئەم جۆرە کەسانە لە نێو کۆمەلگادا کەسانێکی ئەوەن کە کاریگەری باشیانێ لە کۆمەلگادا و دوورن لە ئەنجامدانی هەر تاوانەیە کە لەم کۆمەلگایەدا ئەنجام دەدرێت بەڵێ ئازان خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد زۆربوونی تاوانەکان لەم هەرێمەدا دەبێتە مای ناسەقامگیری کۆمەلگا و کۆمەلگا بەرەو نائارامی دەرونی دەبات بۆی کە هەمیشە بەردەوام بیری لای ئەوەیە کە کۆمەلگایەکی لە کۆمەلگایەکدا دەژیت کە تاوانی تێدا
ئەنجام دەدرێت بۆیە هەمیشە بەردەوام دەرونی نائارامە وەک ئەو تاوانانەی کە لە ڕابردوودا ئەنجام دراوە ئەو تاوانەشی کە ئەمڕۆ ئەنجام درا کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر کۆمەلگا لەسەر بینیمان لە سۆشیال میدیا کاردانەوەیەکی زۆری هەبوو لە میدیاکاندا کاردانەوەیەکی لە ڕادەبەدەری هەبوو. وەلازان و خۆشەویستانم بەم شێوازە بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.